ساڵێک لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی بەکاری لە هەرێمی کوردستان ئەم چەند خاڵی خوارەوە دەخەمە ڕوو وەکو کێشەوە هەروەها چارەسەریش دەخەمە ڕوو بۆی ڕێژەی بێکاری ساڵ بە ساڵ لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشانە هۆکارەکەی ئەوەیە کە لە ساڵی 2014ەوە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دانامەزرێن و هەروەها دامەزراندن بە شێوەیەکی فەرمی ڕاگیراوە ساڵانە نزیکەی 50,000 خوێندکار لە زانکۆ پەیمانگاکان تەخەڕوج دەکەن بەڵام بەداخەوە هیچ جێیەک نییە بۆی بچنەوە دانامەزرێن و هەروەها بۆ ساڵی هەتا 2021 کە ئەم وەجبەیەش تەخەڕوج دەکا ڕێژەکە بەرز دەبێتەوە بۆ 400,000 دەرچووی دانەمەزراو لە هەرێمی کوردستان کە ئێستا هەیە لە ساڵی 2014 کە دامەزراندن ڕاگیراوە لەگەڵ دانەمەزراندنی دەرچوانی زانکۆ پەیمانگاکان حکوومەت هیچ پلانێکی نییە بۆ ڕەخساندنی هەلیکار بۆیان نزیکەی 34,000 کۆمپانیا لە هەرێمی کوردستان کار دەکەن و مۆڵەتی کارکردنیان لە وەزارەتی بازرگانی پێدراوە بەڵام بەداخەوە هەتا ئێستا یاسایەک نییە کە ئەو کۆمپانیانە ئیلزام بکا بە ڕەخساندنی هەری کار بە ڕێژەی 170 بۆ 75 بۆ کرێکارانی خۆماڵی ئەوە ژوای کردووە کە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان دانەمەزرێن و هەروەها ڕێژەی بێکاری ساڵ بە ساڵ ڕوو لە هەڵکشان بێ و هەروەها چارەسەر بۆ ئەمە چییە و ئێمە چیمان کردووە لێرەدا لە چەند خاڵێک دەیخەمەڕوو دەبێت حکوومەتی هەرێم بڕیارێک دەربکا کە هیچ کۆمپانیایەک ڕێگەی کارکردنی لە وەزارەتی بازرگانی پێنەدرێ هەتاوەکو ڕێژەی 170 هەلی کار بۆ گەنجان و لاوان و دەرچوانی زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان تەرخان نەکا و هەروەها بۆ ئەوەی ئەو سەداسیە کە دەمێنێتەوە لە چوارچێوەی پسپۆڕی ورد بێ کە کۆمپانیەکان دەڵێن ئێمە لەوانەیە لە دوای پسپۆڕێک بگەڕین لە هەرێمی کوردستان دەستمان نەکەوێت بۆ پسپۆڕی ورد دەگەڕین لە دەرەوە دەیهێنین ئێمە سەداسیمان بۆ ئەوە هێشتۆتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمە ناکە لە ئەنجامی 1 ساڵ کارکردنم بۆم دەرکەوت حکوومەتی هەرێمی کوردستان لە نیشینگادا بە پارێزگاکانەوە کارتی ئیقامە کە دەداتە ئەجنەبیەک بیانیەک بڕی 600,000 بۆ 1,200,000 لە کرێکاری سووری و هەروەها عەرەبی ناوەڕاست و هەروەها کرێکاری تورک وەردەگرێت جا بە ڕێژەی جیاواز و هەروەها جگە لەوە ڕسوماتی نیشینگە هەیە کە 175,000 جگە لەوە عەقدی کاتب عەدل هەیە کە هەمووی ئەوانە کۆمپانیای حیزبی دەستی بەسەرداگرتووە پارەکە ناچێتە باخەڵی حکوومەتیش بۆیە حکوومەت هەرێمی کوردستان دەبێت ئەو بڕیارە دەربکە گەر کۆمپانیاکان نەک 170 بۆ بەپێ ئەو بەدواداچوونی ئێمە کردومانە 140 بڕەخسێنن ڕێژەی هەلیکار بڕەخسێنن بۆ کرێکارانی خۆماڵی ئەوە کێشەی دەرچوانی دانەمەزراو کە 400,000 هەل دەبێ و سەرجەمیان لە چوارچێوەی پسپۆڕی خۆیان لەسەر کارەکانیان دادەمەزرێن ئێمە چیمان کردووە من وەکو خۆم چیم کردووە لە پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستان قسەم کردووە چەندین کۆبوونەوەمان کردووە لەگەڵ فراکسیۆنە جیاوازەکان پەرلەمانتاران ئێمە چی بکەین کە حکوومەت بڕیارێکی لەو شێوەیە دەرناکە ئێمە چی بکەین بە پێشنیازە یاسایەک من پێشکەشی دەستەی سەرۆکایەتیم کردووە پێشنیازە بڕیارێک لە پەرلەمانی کوردستان دەربچێت کۆمپانیەکان ئیلزام بکە بە پێدانی هەلی کار بۆ 170 بە کرێکارانی خۆماڵی چونکە ئەمە وا دەکا کە بێکاری لە هەرێمی کوردستان بەرەو نەمان بچێت خۆشبەختانە تا ئێستا واژووی پێویست کۆکراوەتەوە چۆتە دەستەی سەرۆکایەتی بەو هیوایام دەستەی سەرۆکایەتی بخاتە بەرنامەی کار و لە پەرلەمانی کوردستان دەربچێت تەوەرەی دووەمم ئەوە تەوەرەی یەکەم بوو تەوەرەی دووەمم لەسەر پرۆژەی وەزارەتی کارەبایە کە ئیمڕۆ لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەمی بۆ دەکرێت دوای بەدواداچوونەکانم ئەو پرۆژەیە ئی وەزارەتی کارەبا کە 3 ئەرچی سەرەکی هەیە بەرهەمهێنان دابەشکردنی گواستنەوە بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستان 184 لەدەست کەرتی تایبەتە و هەروەها دابەشکردن ئێستا عەقد لەگەڵ 3 کۆمپانیا کراوە کە دابەشکردنیش گشتی بچێتە کەرتی تایبەت و کەرتی تایبەت بەڕێوەی بە واتە 2 ئەرکە سەرەکیەکەی وەزارەتی کارەبا لە بەرهەمهێنان و دابەشکردن کەرتی تایبەت بەڕێوەی دەبن تەنها گواستنەوە لەدەست وەزارەتی کارەبا دەمێنێ ئەو پرۆژەیە چی تێدایە ئەو پرۆژەیە تەنها ڕێخستنی هەیکەلی ئیداری تێدایە بە یەک بڕگەی بچووک باسی کەرتی تایبەت دەکا کەمە بەڕاستی نابێ ینی لە یاسای وەزارەتی کارەبا کەرتی تایبەت جێی نەکرێتەوە چونکە ئەرچی سەرەکی کەرتی تایبەت بەڕێوەی دەبا بەپێ ئەو زانیارانەی من دەستم کەوتووە وەزارەتی کارەبا کە عەقدی لەگەڵ ئەو 3 شەریکەیە کردووە بە بڕی 2 ملیار دۆلار کەلوپەلی داوەتە ئەو شەریکانە کە تا ئێستا دیار نییە ئەو عەقدە لەسەر چ ئەساسێک کراوە ئەو 2 ملیار دۆلارە چۆن دراوەتە ئەو کۆمپانیایانە
بۆیە دەبێ ئیمڕۆکە وەزیری کارەبا بڕیارە بێتە پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوە بدە چونکە ئەو عەقدەی لەگەڵ کۆمپانیای کار قەیوان ماس کراوە لەسەر چ بنەمایەک بۆ پەرلەمانی کوردستان هیچ لێ ئاگادار نییە و زۆر سوپاس.